خاڵی حەفتەم لە بۆ ناسینەوەی کەسی حەسوود ئەوەیە کە دائیمەن لە ناو مەجلیسێکەدا ئەگەر ئەتوو تێدابی ئەو جارە ئەگەر تێدابی هەوڵ دەدە بتشتێنتەوە قسەت پێ دەڵێ باسی شکستەکانت دەکا وەها باست دەکا کە ئەتوو کەسایەتێکی لاوازی عیبەکانت هەڵدەڕێژی باسییان دەکا باسی عیبەکانت دەکا وەت لێ دەدا وەکو ئەوەی تیرێک لە دڵتدا چونکە ئینسانێک ئەگەر بیوێ حەسوود نەبی ئەتوو ئەمن عیبەکەم هەیە لە کنەتوو بۆ دێ لە ناو مەجلیسێ باسی دەکەی ئەگەر مەبەستت لە کەدارکردنی من نەبی ئەگەر مەبەستت کەسایەتی من نەوڕوشێنی وایانە ئەگەر مەبەستت ئەوە نەبی کە حەسادەتیم پێ نەبەی بۆ لە بەهای من کەم دەکەیەوە. خاڵەشی دیکە خاڵی هەشتەم وانە ئەگەر لە بیرم کرد بەبیرمێنەوە خاڵی هەشتەم لە ناو مەجلیسەکەدا یاخود دەبینی پۆستێکت کردووە لە ناو مەجلیس بیان لە هەر شوێنێک بی نایە ڕەخنەچی ئەگەر هەبی بە تایبەت پێت بڵێ دێ لە ناو هەمووان ڕەخنەچی وا لێ دەگری تونند تونند کە ئەتوو ڕاز ینی هیچ نەتانی وڵامی دەیەوە ئەوجا ڕەخنەکە بە لەسەر کەسایەتی تووبی لەسەر هەر جۆرەك لە جۆرەکانی ڕەخنەی ڕوخێنەرە ڕەخنەچی بنیادنەر نییە ڕەخنەیەکە کە ئاراستە دەکا وا لێ دەکە کە توجارێکی دیکە بەجددی تەعاملێکی دیکەی لەگەڵ بکەی. خاڵی نوێیە کەسی حەسوود ئەگە بمانەوێ بیناسینەوە دائیمەن هەوڵ دەدە گاڵتەت پێ بکە باشە گاڵتەت پێ دەکا قسەی ناخۆش دەکا قسەی بریندارکرد دەکا لۆی ئەتوو خۆ حەزیشی بەو شتە هەیە کە ئەتوو ئەو بکە بەڵام خۆی دەرناخەکەنەوە من حەزم لێ نییە بەڵام ناخی وا ناڵێ ناخی زۆرەکی دیکە بیرەکاتەوە باشە. کەسی حەسوود خاڵی دێم ڕازی نییە بە قەزا و قەدەری خوای گەورە ڕازی نییە بەو نیعمەتەی کە خوای گەورە پێداوە دائیمەن گلەی هەیە دائیمەن متەشائیمە دائیمەن ڕەشبینانە بیرەکاتەوە دائیمەن گلەی لە بەختی خۆی دەکا باشە بەردەوام ناڕازیە بەو نیعمەتانەی درایە لە کاتێکدا ئینسان ئەگە حەسوود نەبوو بەردەوام سوپاسگوزاری خوای گەورە دەکا بەردەوام تەشجیعی تو دەکا هانی تو دەدا لەوانەیە دوعات بۆ بکە کە تو ئەو شتەیە کاتە زیاد بی بەرەکەتی بکەوتە ناوی بۆیە لایانی کەم ئەگەر سوودەکە هەر ئەوە بیتن سوودی لە بۆ خۆشی دەبیت چونکە ئینسان ئەگەر دوعای لە بۆ کەسی بەرامبەر کرد لۆ خۆشی دەبیتن دوعاکە بۆ خۆشی دەشتێتەوە. باش خاڵەشی دیکە لە ناسینەوەی کەسی حەسوود خاڵی 11 ئەو کەسە ئەگەر داوای هاوکاری لێ بکرێ کەسی حەسوودەکە داوای هاوکاری لێ بکرێ قەت هەرگیز یارمەتی نادا ئەسڵەن خۆی دەشێتەوە دەرناکەوی لەبەرچی لەبەرەوەی چکە و پێی خۆشە یارمەتی دەدا دەست یارمەتیت بۆ درێژ نەکا هەوڵەدا ئەو بکە ئەتوو بکەوی ئێستا چۆن یارمەتی دەدا جا بۆیە کەسی حەسوود ئەو 11 خاڵی باسمان کرد بەو جۆرە دەناسرێتەوە.